زمینە سازیم کرد بۆ پرسیار گرنگار تەقوای بیرکردنەوەیە کە پرسیار نەبوو هیچ شتێک ڕوو نەدا. جارێ پرسیارەکە بکەین چونکە پرسیارەکە تەشخیصی ینی نەخۆشیەکە دەکات، تەشخیصی ئەو قەیرانە دەکات کە لەناو پەروەردەیە. لێرە ئێمە لەناو بۆشاییەکی ترسناکی پەروەردەیین و تا ئەم ساتە وەختەیە ئێمە لەناو ئەو بۆشاییین. ئەرکی مامۆستای ئێمە لە ڕاستیا دوو ئەرکە، ئەرکێکی تری کەوتوتە ئەستۆ کە لە ئەستۆی مامۆسایەکی ئەوروپیانیە، ناویش ئەرکی نەریسازیە. دەمی پەروەردەمان ئێمە لە قەیرانێکایە، لە جەنگی نێوان سیستەمی هاوردەی ئەوێوە ئەو سیستەما تەقلیدیەش کە لە بینمانە هەبووە فەراغ بوو. ئەوەی کە دەتکا بە مامۆستا ئەمەیە لە ڕاستیا معلومات گواستنەوە ئیشی مامۆستا نییە. ئێستا لە ڕێگەی ئامێرەکانەوە معلومات زۆر بە ئاسانتر و باشتر دەگوازێتەوە و دەکرێت منداڵێک خۆی هەر لەوێ دەرسەکان وەرگێت. ئەساسی پەروەردەیە. ئەم ئەرکەمان ئێمە دەرکردووە لە خۆمان. تۆ کۆمەلگاکە دروست دەکەی بەس دەرکردووە لە خۆت، ئێتر کۆمەلگا لە شوێنی ترەوە دروست دەکرێت. ئەم نەریتە جیاوازانە دێن لەناو ئەم تاکا جەنگ دەکەن، ئەو فەوزایە کایۆسە دروست دەبێت پێسە ئێمەتیایی تەواو خێزانمان تێک چووە، دار و دیوار هەموو شتێک تێک چووە. ینی پەیوەندی کۆمەڵایەتی تۆ هەمووی کایۆس بەهشت. ئەم پەیوەندیە کە ئینسان لەگەڵ ئینسانە، خۆشی ئینسان لە ئینسانیان ئەو خۆشی ئینسان لە ئینسان دەبینێ، نەک خۆشی لەگەڵ شت. مامۆستا ئەو نەریتەی کە دەیخاتە ناو منداڵەکە ململانەیە لەگەڵ ئەم نەریتە نابکە، جۆرێک لە دیالکتیک دروست دەبێت. ئەو جی لە تازەی کە دروست دەبێت مامەڵەکردنی لەگەڵ شتەکانە تەواو جیاوازن. تاخانەیەکان نەریتەکان بە شکلێکی خوڕەوشتەکە بە نائاگایی دەگوازێتەوە، بەس تۆ لە مەکتەبە بە ئاگایی ئەمە مناڵەکە دەبێتە ساحەی مەیدانی ململانەی نەریت، ئەو نەریتانەی بۆی دێن نەریتە بەشێکیانە لە ئینتەرنێتەوە شت دێ لە فلانەوە دێ لە هەموو دنیاوە. ئێمە دەرگاکانمان هیچ شوێنە وەکو کوردستان دەرگای کراوە نیە، هیچ وڵاتێک، ینی هیچ وڵاتێک بە تایبەتی بەسەر مەوزۆی ئەتەرنێت و ئەوانە هیچ وڵاتێک سین جارێ ئەوانەتان ئاگادارنەوانێ هەتان بێت چوو بێتە ئەوێ. ینی سین داخرانێکی زۆر سەیری تایە لە بۆی ئەوەی کە لە دەرەوەی نێتە ژووری، بەس هیچ شوێنێک وەکو کوردستان ینی تۆ بیر دەکەیتەوەڵی باشە میلەتە چۆن ماوە ئاوا هەموو دەرگاکانی کراوەتەوە. ینی من بیرم دەکردەوە بۆ نمونە لە ئەڵمانیا ئەگەر باتە ئەم دۆخی کرانەوە لە ئەڵمانیا هەبواە چی ڕووی دەدا ئەم هەموو دەرگایە کراوەتەوە لێرە. ینی هەر بەڕاستی بیر دەکەیتەوە هەست دەکەی مانەکەی معجزەیە. ئەمە ینی ئەمە کایۆسێک دروست بووە، بەڵام چۆن ئەم خەڵکاتی تر چونکە بەبێ ئەم نەریتە کایۆسەکە دەگۆڕێت بۆ جەنگ، بۆ جەنگێکی ترسناک. لەگەڵەوەش ئەم کایۆسەیە ئێمە هێشتا سەلامەتی، ینی هێشتا باشە، هێشتا بەپی ئەوەی کە هەیە ئێمە لەگەڵ یەکە سەلامەترین، ینی سەلامەتین لەوەی ئەگەر شوێنێکی تر ئاوا بکەیتەوە بۆ میلەتێک کە هەموو شتێک بچێتە ناوی و ئەو فەوزایە دروست بێت. گوتارە دینیەکان و غیرە دینیەکانی ژانی ئەلمانەکە من هەردووکیان جۆرەکن لە هاوردەکردن، هەردووکیانانی سروشت یار میلەتێک جیاوازە، تەفسیری لێکدانەوەی بۆ ئاینی جیاوازە، ینی لێکدانەوەی فارسێک بۆ ئاین لەگەڵ لێکدانەوەی کوردێک بۆ ئاین و لێکدانەوە هەرەوە نیە تۆ تێکستەکان لێکبیتەوە هەڵبژاردننی ئەو تێکستانە بۆ مۆزۆی پەروەردە. ئیسلامێکی سیاسی کە هەیە ئەمە هەڵبژاردننی بۆ تێکستەکان جۆرێکی ترە. ئەمە هەمووی ئەوە دیاری دەکات تۆ لەکوێوە بۆ نمونە لەکوێوە تەفسیر دەکەی، ینی هەڵبژاردننی تێکست بەشێکە لە تەفسیر. جۆرێکی تر دەبێت ڕوانگەی کوردی بۆ ئاین و بۆ تەفسیری ئاین لە ڕاستیا لەگەڵ ئەم پرۆسا ببوژێتەوە، ئەمە لە یەکلاوە ناکرێت وە بەرهەمەکەی دەبینی سبەینێ تۆ دەبینی ئەو منداڵانە هەمووی لەناو ئەو بازارە جنێو بە یەکتر نادەن، خوڕەوشتێکی جوانیان هەیە، جادەکە پیس ناکەن، کۆمەڵی خوڕەوشت ئەمە کۆمەڵشتی زۆر هێنە دووبارە دەبێتەوە لە ژیانی ڕۆژانە. ئەمە دەبینی تۆ دڵت خۆش دەبێت، هەست دەکەی لە شوێنێکی خۆشە، هەست دەکەی ئیشێکت کردووە، هەست دەکەی بەری هەیە، هەر وەکو جووتیارێکە بەری بەروبوومی نەکەی دەبینێت. ینی من کە لە زانکۆ هاتمە دەرێت چون کاستم دەکرد لە ئاوا جوود دەکەم، هیچ بەری نییە، هەنی ئەوی من دەیکەم هیچ شی نکات. ئێمە لە ناو دۆخێکی نەهێلیستی عەبەسی زۆر عەجایبا دەژین،
بەڵام پێ دەکەین دایما ئەو هەموو پێکەنین و هێنەی کە هەمانە بەڕاستی جۆرەکە لە ڕاکردنیش دە و دایمە نوکتە دەکەین ینی بەشێکە لە ڕاکردنەوە کاتێک کە تۆ بەو دڵخۆشیەوە دەڕۆیتە مەکتەب و لەگەڵ تەلەبەکە تا هەست بەو مەسئولیەتە دەکەی هەست بەو خەمە دەکەی تەلەبەکەش بە شاعری هەیە بەشەرە یەک دنیاشتیەیە کە ئەمەی تۆ وەردەگرێت و ئەم خۆشیەی تۆ خۆبەختەوەریەی تۆ نەقڵ دەبێ بۆ بەبێ ئەوەی تۆ بتەوێت دەگوازێتەوە بۆ قوتابەکە وە قوتابەکەش هەست دەکات خوێندکارەکەش هەست دەکات معنایە هەیە کە دێ بۆ مەکتەب ئەویش هەست دەکات لێرە ینی لەناو ئیشێکایە ئەمە ئەگەر ڕوو بدە من تەسەوەر دەکەم ینی ئەرکەکە زۆر ئاسان دەکات چونکە ئەمە ئیتر شتەکە دەکاتە دەخاتە ناو دۆخێکی ئۆتۆماتیکیەوە ئەو زەمینەی پەروەردەش ئەم فەزا معنەویە نادیارەیە کە هیچ حسابێکی پێ بۆ ناکرێتە بەندە کە باسی پەروەردە دەکەین چاکسازی بکەین سا بۆ ئەم شوێنە نەکراوە تا ئەمە نەبینین ئێمە نازانین وەزیفەکەمان چەند سەختە وەک مامۆستا وە چەند خۆشیشە چەند باشیشە چەند شایانی ڕێزە چەند ئەوەیە کە جاران شعر بە باڵای مامۆستا وتاوە ینی ئەوەی کە لەناو ئەدەبیاتی کوردیایە فعلەن ئەم مامۆسایە دەبێتەوە نە خۆمان بکەوینە ناو بیرکردنەوە لە دەردەکەی خۆمان مامۆستا بەد لەوە کە مەعاشەکەی لێ بسەندێتەوە بە ئیشەکەی لێ سەنداوەتەوە نەگەر مامۆسای زانکۆش وایە ئەندازیارێکیش وایە ینی هەمومان ئیشەکانمان لێ سەنداوەتەوە بە بێەوەی لە یەکمان سندوتەوە بێ بێوەستی پێ بکەین ئێمە لە ماڵەکانی خۆشمانە هەر دەمانەوێت ڕاکەین لە مەکتەبە کەشت ڕادەکەین لە هەموو شوێنێک ڕادەکەین چونکە شتێک ئێون بوو